دوو کۆمپانیای گەورەی ئەمریکا چوارشەممە بە دوای کوشتار لە قوتابخانەیەکی ئالەتی فلۆریدا ڕێبازی خۆیان بۆ فرۆشتنی چەکان گۆڕی. هێرشبەرەکە نیکۆلاس کرۆز لە تفەنگی AR-15 کەڵکی وەرگرت. فروشگای واڵمارت وەک گەورەترین وردەفرۆشی ئەمریکا دەڵێت بۆ کڕینی چەک و تەقەمەنی بربەست دەخاتە پێش ئەوانەی تەمەنیان 21 ساڵە. هەروەها واڵمارت کەرەسەکانی لە شێوەی چەکی هێرشبردن لەسەر ماڵپەڕەکەی لا دەبات. ساڵی 2015 فرۆشتنی چەکی سوچی ڕاگرت و تەنیا لە ئالاسکا دەمانچە دەفرۆشێت. فرۆشگای دێک بۆ فرۆشتنی کەرەسەی وەرزشی هەنگاوی ناوە و بەڕێوەبەری گشتی ڕایگەیان چیتر تفەنگی سووک یان هەر چەشنە چەکێک بە کەسانی کەمتر لە 21 ساڵ نافرۆشێت. پێم وایە ئەو بڕیارێکی گەلێک گرنگە لە چەند ڕۆژی داهاتوودا بەرەو جێبەجێکردن دەچێت. ڕەنگە ببێتە ئەو یاسایی کە ئێمە بۆ ئەو بابەتە گرنگە پێویستمانە. بەڵام هەندێک فرۆشیاری چەک بۆیان پرسیارە داخوا قەدەغەکردنی چەک وا دەکات قوتابخانەکان بپارێزرێن؟ پێم وانییە بڕیاردان و قەدەغەکردنی تفەنگی پێشکەوتوو لە هەر نمونەیەکدا یارمەتی بکات. پێویستە قوتابخانەکانمان بەهێز بکەین بۆ ئەوەی پارێزگایی لە منداڵەکانمان بکەین. بەڵام لە کۆبوونەوەیشی لەسەر پارێزگاری قوتابخانە سەرۆک ترامپ ڕەخنەی لە یاسادانەران گرت کە زۆر لەو ڕێکخراوەی لایەنگری چەک دەترسن و دەژڵێت کۆنگرە پێویستە بە دوای کوشتار لە فلۆریدا هەنگاو بنێت. لە گەواهیدانێکی بۆ بەشی یاسادانان لە فلۆریدا باسی پەسەندکردنی بەرنووسێک کرا کە مافی کڕینی چەک لە 18 بۆ 21 ساڵ کەمتر نەبێت. باوانی ئەوانەی منداڵەکانیان لە قوتابخانەدا کوژران بەشداریان کرد و زیاتر گوشار دەخەنە سەر حکوومەت لەو ئایالەتە. ئەمن هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی مسۆگەری ئەوە بکەم هیچ باوکێکی دیکە تووشی ئەو کەسەر و خەمەی من نەبێت. ئێمە هەوڵ دەدەین لانی کەم بتوانین بچینە ماڵەوە و بە مناڵەکانمان بڵین کە ئێمە هەندێک مێژومان دروست کرد. ڕەنگە هەموو ئەو مێژوە نەبێت کە داواتان کردووە. نوێنەری دموکرات لەو کۆبوونەوەیدا داخی خۆی بۆ ئەم ڕووداوە دەربڕی. ئەوەی بۆ من ئازارە ژان و مەینەتی ئەو کۆمەڵەیە کە بەهۆی چەکان بەسەری هاتووە. بەڵام پارێزەری تایبەتی کۆمپانیای چەک پشتیوانی لە ماف بۆ خاوەنێتی چەک دەکات. ئەو کەسانەی لایەنگری لە چەک ناکەن کە باوەڕ بەخۆیان ناکەن خاوەنی چەک بن دەیانەوێت ئەو مافە لە خەڵک بسێنن کە یاسا بە هاوڵاتیانی بەخشیوە. لەو نێوەدا هەوڵ دراوە کە لە مەسەلەی چەک بۆ مەبەستی تایبەتی کەڵکی لێوەرنەگیرێت. ئەوەندەی دەتوانامدا بۆ بەرەنگاریم کردووە کە ئەو کارە ساتە بە مەبەستی سیاسی کەڵکی لێوەرنەگیرێت. ئەمڕۆ بەگشتی ئەوە مەبەست نەبوو. ئەمڕۆ سەبارەت بە گەیشتن بە مەبەستێک بوو. چوارشەممە لە سنێتی ئەمریکا سناتۆران باسی چاکسازی سەبارەت بە مەسەلەی چەکیان کرد. ئەو کۆبوونەوەیە هەرچەند کاتژمێر دوایەوە بوو کە سەرۆک ترامپ لەگەڵ سناتۆران و ئەنجومەنی نوێنەران سەبارەت بە پاراستنی قوتابخانەکان و ئەگەری یاسا سەبارەت بە چەک پێچی هێنا. نەدەبوایە ئەمە ڕوو بدات. کەوایە بۆچی ئەو ڕووداوە بەردەوام جارێکی دیکە ڕوودەدات؟ هەڵبەت ئەمن هۆیەکەتان پێ دەڵێم ئێمە بووینەتە هۆی ڕوودانی. مەسەلەی مەترسی کوشتار بە هۆی چەکان لە سنێتدا بەجددی شیکرایەوە. هەر ڕۆژەی کە ئێمە هەوڵ نادەین دەیان ئەمریکایی دەکوژێن. چاو لەو ئامارانە بکەن تەنانەت بە گرفت دەخوێنرێنەوە. چاو لەو هاوڵاتی ئەمریکانە بکەن کەسانی گەنج پیران ڕەشپێس سپیپێس پیاوان ژنان کۆماریەکان دیموکراتیەکان چاو لەو ئامارانە بکەن. ئێستا دەزانن کە لە 2 هەفتەی ڕابردوو دوای کارەساتەکە بە گوێرەی ئارشیفی توندوتیژی لە ئاکامی چەک کە ئەم راپۆرتانەی لەسەر ئامادە کردووە 477 ئەمریکایی بە چەک کوژراون. تەنیا لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 477 ئەمریکی کوژراون. کۆنگرێزی ئەمریکا هەروە ڕوبەڕووی گوشاری زیاتر دەبێت دوای ئەوەی لە قوتابخانەکەی فلۆریدا 17 قوتابی کوژران.